بەناوی خۆی گەورە و میرەبان هازانم سڵاتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ. ئەمڕۆ یاری تۆتنهام بۆ گرتنەوە دەستی پێشەنگی ڕێزبەندی پرێمەر لیگ یاریکی گرنگیە بەرامبەر بە فوڵهام کە یەکێکە لە دەربیەکانی لەندەن. ئەمە باسێکی گرنگی بەرنامەی ئەمڕۆمە بێ کارەکانی ئانجی پۆستی کۆگلۆ و هەروەها سپێرس لە وەرزی ساڵ و ئەو کارانەی کە لە دوای ڕۆشتنی هاریکین چۆنێتی گۆرانکاری بەسەر شێواز یاریکردنی تیپەکە و بەسەر یاریزانەکان و نەکرینەوە بۆ شوێنگرەوەی هاریکین ڕاستە تۆتنام گرێبەستی لەگەڵ جۆنسۆن کردو بەڵام جۆنسۆنیش بۆی پێکانەکانی و نەیتوانی وەکو پێویست دەرکێ. بەڵام سەرەتا ئەپدەیتێکی بەرنامەی دوێنێکینەوانێ دوێنێ کۆی خاڵی گرنگ کە باسم کردوتم زۆر گرنگە تۆ لە کاتی کەوتنی ڕکابەرەکانە و هەلانیەتە بەردەمە بیقۆزیتەوە ئیتر هەر چۆنێ دەیقۆزیتەوە گرنگە تۆم هەلە بۆ خۆ بقۆزیتەوە. وەکو ڕاهێنەر من باسم وەکو ڕاهێنەر لێ وەکو ڕکابەری خولی ئیسپانی بەرشەلۆنە دوای چی لێ و چی لێنایە ئەمە ناسان. بەڵام وەکو ڕاهێنەر چاڤی هێرناندێز جێگەی ستایشکردنە. کۆمەڵێک یاری بووە ئەم ڕانەرە هەڵی کردو لە دانانی پێگاتەیە بەڵام ئەگەر یارەکەی ببردایەتەوانی هەروانی ڕخنیان لێگرتووە کە دەڵێن هەڵەو کردووە یەک کەسی گلەی لەوە نەبوو. ئەیود یاریزانەکانە پێویستی بە پشۆ پێویستەکە بۆ یاری داهاتوو یاریزانەکە لامەدەگەی بەڵام کاتێککەی دۆڕێنێ دانیشتن بیانۆکە خەنەوە ملی چاوی. ئەسە بۆ نمونە ئەم شەو بە نمونە وەرگرا ئەگەر بێت و ئەم شەو بەرشەلۆنە نەیبردایەتەوانێ ئەو یاریزانە لاوانەی بەشداری پێکرد ڕنگ بۆ ڕخنەکەی بەوە لەسەر بگیرێ بۆچی دەرفەتەی بەم یاریزان لاوانە تۆ بردنەوە تێوە کاکە ئەمە لەکوێ توانێ گۆڵە بلباو بکە ئەمە لەکوێ توانێ وا بکە تۆ بۆم هەلە لە دەستەی تیپەکە پێکانیە بەڵام کاتێککە سەرکەوتنێنێ ئەم ڕخنەی لێ ناگیرێ و ئەم دەستخۆشیشی بۆ ناچێت بەڵام لە کاتی شکستەکە لە کاتی یەکسەبوونەکە یەکسە بۆ ڕخنەگرتنەکە ئاسا ئیتر چێ بە ڕۆژنامەنووسێ بە شیکەرەوەتەوێ بە هەندەری تۆپی پێتەوێ بە هەندەری ڕیالمەدیتەوە هەمووی وایە بەڵام ئەمە کارێکی غەڵەتە بەس مشکلەی ئەمە لەوەیە ئێمە کە شیکاریەکەن یا کە باسێک لە تیپەکانەکەین لەو دەقەیەژین بەس ئەو دەقەیەمان بیرە بۆ دەقەی قسەیەکەین و تاوازێنین ئێتە بۆ بەیانی بەڵام نە ئەمە کاری ڕاست نییە. چاڤی کارێکی زۆر ڕاستی کرد. پێکانەکانی بەرشەلۆنە پێکانی یاریزانی کاریگەرن. بەرشەلۆنە ئێستا نیوەی تیپەکەی ئامادەیە بۆ یاریکردن. نیوەی تیپی بەرشەلۆنە ئامادەیە بۆ یاریکردن بەرشەلۆنەی تاو ئامادە نییە. یاریزانی لاوانی هێناوە دەرفەتی پێدەدات ئەمە لێ هاتوویە بۆ ڕایەنەر چونکە ئەو متمانەیە ڕایەنەر دروستیەکە بوو یاریزانە لاو. یاریزانی لاو دەبێتە فریادڕەسییانەکە ئەمە شانازیە بۆ خودی یانەکە. بەڵێ بەرشەلۆنە و چاوی زۆر لێ هاتووانە هەلەکەیان بۆ خۆیان قۆستەوە و سوودیان لە یەکسانبوونەکەی ڕیالمەدی گێڕا و چاوەڕێ دەکەن لەوەی یاریزانە پێکراوەکانیان بێتەوانێ تاوی بە شێوەیەکی باشتر دەربکەون لاری کلاسیکۆیە. بەڵام ڕازگۆیی ئەوەیە دۆخی بەرشەلۆنە دۆخی قورس نییە دۆخێکی قورسە ڕازگۆیی ژەوەیە کە ناکرێت تۆ لە شکستەکانە بەردەوام ڕخنە لە چاوی یەگری بەڵام لەم سەرکەوتنای منەوەی ئەم شەواگام لێبوو کەس ستایشی چاوی نەکرد کەس باسی کارەکانی چاڤی هێرناندێزی نەکرد. خۆ من نەبێ یعنی ئەوە سەرسام و من بە چاوی بەڵام شت بە ڕازگۆیی خۆشە شت حەقیانەت خۆشە کە کاتێ سەرکەوتنێنێ پاڵەوان دیاری بکرێت چیە پاڵەوانە کە کاتێ تیپەکە شکستێنێ هەموو زەختەکە لەسەر چاوی کۆ نەبێتەوە. پاڵەوانی ئەم شەو لای من چاڤی هێرناندێز بوو نە مارگوێ بوو نەفت لاماڵ و ئەم یاریزانە لاوانەی کە لاماسیا دانیشون هەموو فەیسبوک و سۆشیال میدیا نەوەڵا لای من پاڵەوانی ئەم شەو چاڤی هێرناندێز بوو بۆ لەبەرەوەی چوار یاریزانی سەرکی پێکرانی توانی جێگەیان پڕکاتەوانە لەبەرەوەی کە دەرفەتی یا بەم یاریزانە لاوانە بەشداری پێکردن لەوەی کە بتوان ئەنجامەکەی بۆ گۆڕن بەبێ جۆدانەوەی کە کێ هێت کێ چێنیا هاو دەرفەتی پێدان تەنها لەبەر گۆڕینی ئەنجامەکە. ئەمە کاری چاڤی هێرناندێزە کاری گووی و لاماڵ و ئەم بارودۆخانە گەڕانەرەم دەرفەتیان پێێنەردام یاریزانانە وجودیان نییە بۆیە لە بردنەوەکەیە چاوی لە یا دەکرێت بەڵام لە شکستەکەی چاوی بەرچاو دەکەوێتەوە کە ئەمە کارێکی لە پێشینێ. دۆخی بەرشەلۆنە
بەم سەرکەوتنەشی کە هێنای تاوان نابێت لە یادیکەین لای من چاوی وەکو مامەڵەکردنی یارەکە دەندروست بوو بەڵامەوەی ئەم شەو بەرشەلۆنەی لە یارەکە هێشتەوە سەرکەوتنیایە تێرشتێگنی گۆڵ پارێز بوو چونکە لە چەندی گۆڵ بەرشەلۆنەی ڕزگار کرد ئەنجە دواتر مارگوێم یاریزانە لاوەنی کە بەشداری پێکات تاوان کەس لاری لەوە نییە قوتابخانەی لاماسیا بۆ بەرشەلۆنە گرنگە گەورەی بەرشەلۆنە بە ئینتاجی لاماسیاوە پەیوەستە هەر ساڵێک قوتابخانەی لاماسیا ئینتاجێکی باشیە بێ و یاریزانی باش بۆم تیپە دروست بکە وردە وردە بەرشەلۆنە دەگەڕێتەوە سەرڕێکی خۆی سێریکەن ساڵی ڕابردوو باڵدەی و گاڤی کە دوو دیارترین ناوبوون لە لاماسیاوە ڕاستە پێشتریش دەرکەوت بوون بەڵام بەرشۆنە وردە وردە خولی ئیسپانیشی برداوانێ پاش دابڕان ئێستا تیپەکە وردە وردە دەیەوێت تیپەکە دروست کاتەوە مەرجنیە بەگویی و بە یامین لاماڵ و بە باڵدی و بە یاریزانەکانی دیکەوت تۆ بتانی لێستەوە بڵی نازناوی چامپیۆنز نه بەڵام گرنگە بەرشەلۆنە ئێستا ئەوەی لەبەر چاوە کە قوتابخانەی لاماسیا یاریزانەکانی لە پێگەشتیان بەڵام لە هەمان کاتدا ئەمەوە ناگەێنێ من دانیشم ساعتێ باسی مارگوی بۆ بکەم مەچێ گۆڵەشی کردو بە خولێک یاریکردن یا باسی یامین لاماڵە بۆ بکەم چارێ زووە زۆر یاریزانی تری لاماسیا هەبوون کە زۆر لە مارگوی باشتر دەرکەوتون و ناویشیان لەمە لە نمونە کریستیانتیۆ لە نمونە بۆیان کریکیت لە نمونە ئیزاکوینکا چەندین یاریزانی تر هەبوون کە ئاوە لە چەند ماوەیەکە دەرەکەوتن یعنی چاوەڕێی داهاتوویەکی زۆر گەوریان لێ دەکرا بەڵام مەحفەبوونەوە تەنها بۆ چەند یاریە بوو بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە بە درێژایی ماوەیەک ببینیم زین قوتابخانەی لاماسیا وەکو جاران ئەکتیڤ ماوە وەکو چۆنە و کاتی لە قوتابخانەکەەوە بۆچسکێت و ئینیەستا و فابریگاسیان گێڕانەوە کە دەرچووە قوتابخانەیە بۆ مێسی و ئەم یاریزانانی کە دەرچوون ئەو قوتابخانەیە ماوە بۆ جارێ ئێمە هەڵسەنگاندنی کۆتایی بۆ لاماسیا ناکەین ناڵێن بەرشەلۆنە ئێستا لاماسیا بەم جۆرە بوون نە چارێ وەختی نیە چونکە نمونەمان لە بەرچاوە کووتم نمونە ئیزاکیونکامان لە بەرچاوە کریستیانتیۆمان لە بەرچاوە بۆیان کریکیچمان لە بەرچاوە ئەمانە هەمووی لاماسیا بوون و دواتری ژوون بوون و دیار نەمان وەکو پێویست دەرنەکەوتن بەڵام گرنگە بۆ بەرشۆنە کە چاوی چاوێکی لە تیمی لاوانی تیپەکەی وەلامان کاتە ئەم بارودۆخە نەخەوازراوی بەرشلۆنێتیە بۆ کلاسیکۆ کارێکی قورس دەبێت زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان دواتر دەچمە سەر باسکردن لە تۆتەنهام و بە دێڕێکیش باسی میلانەکەم کاگە ئەحمەد بە وردی باز لە کلاسیکۆ دەکەینەوانێ بەڵام بەم دۆخەوە نەخێر بەرشۆنە مامەڵەکردنی بە بڕای من لەگەڵ کلاسیکۆ دۆخێکی قورسە لەگەڵەوەی هەموو کاتیارە کلاسیکۆکان یاریی جیاوازە گوێمە دەبەوەی کە بەرشۆنە بێستر و ڕیاڵمەدید بێسترە ڕەنگە دۆخێکی جیاواز بێ کاکە تواناڵێ بەرشۆنە تاکەیانەیە خۆشەوی دەبەخشێ بە هەندەر بەرشۆنە زۆرترین یاریزان دروست دەکات کاکتوانانجان بەو جۆرە نیوەکوتی وتم بۆم باس کردی بەڵێ بەرشەلۆنە زۆرترین سوود لە قوتابخانەی لاماسیای خۆی دەبینێ بەڵام بۆ بەردەوامی یاریزانانی قوتابخانەی لاماسیا لە دوای جیلەکەی کە دروست بۆ جیلەی کە لە سەردەمی گواردیۆلا هاتنە تیپی یەکەمی بەرشەلۆنە یاریزانێکی دیکەی قوتابخانەی لاماسیای نییە کە وەکو جیلەی ڕابردوو بوون ئێستا خەریکە گاڤی و باڵدی دەبنەوە بە یاریزانێکی ئەو سەردەمە زێڕینە ئەمە جیاوازی ئەها لەو دیوەوە جیاوازی بکە لە دیوی ئەم لوختە یاریزانانی لاماسیا مقارڕەی کەرەوە بە دیوەکانی تری لاماسیا هێشتا زووە بۆ ماوەیەکی تر دەتوانین ئێمە بۆ چوونە دەرببڕین کاک شیروانجان وەکوی شەوی ژەرە و دوعای کردم یا ڕەبێ و کەسێک کە ڕەخنەی لە تیپەکەی خۆی هەیە فلۆرەنزیەک و کرۆنیچێک منسیبی تیپەکەی بکەی کاگەردەڵان لە ڕیاڵ ئامادەترێکە کاگەڵمە دەڵێ هۆکار چێ مۆرزێک چەندین ئەستێرە دەردەکەون لەسەر جەمەلەکان بەڵام چەندین وەرزە گۆڵچێکی ناوازە دەرناکەوێت لای کاگەڵمە دۆ پرسیارە زۆر تایبەتەوە ڕۆچوونیەوێت ناتوانم مێسەیانی ئاوا یەکسەر وەڵامت بەمەوە ئینگۆ مارتینێز بۆ ئیرتیکاز باشترە بۆ بەرشۆنە بە یەک یاریە ماڵ سەنگاندە بکەم نەوەڵا جارێ من یەکسەرە وەڵ سەنگاندە ناکەم کاگڕێبوار ئەم سەرنجەی کاگڕێبوارمە دەڵێ چاوی سەرکەوتنێکی بە نرخی بەدەستێنات سەرڕایە و هەموو پێکانە ئەمە سەرنجێکی منتیقیە دەبەری ناکرێمە لە شکستەکانە چاوی تاوانبارکردن و لە سەرکەوتنەکانە لە یادیکەین
مانسیاسی چۆنەوە بۆ کاتی خۆی دوو جواوەکە زۆر باش خۆیان گونجاندووە بەڵێ زۆر باش خۆیان گونجاندووە ڕیاڵ ئەکادیمیای یاریزان سەر بخات بەخێ ڕیاڵیش ئەکادیمیای هەیە و چەندین جاریش دیاریزانی سەرخستووە کاک سیڤان ئێمە باسمان لە ئاستی یاریزان نییە بۆ یاریەک و بۆ دویاری پێویستمان بە چەند یاریەکە چاوەڕێ بکەین ئەنجە دواتر کاک نەبی لەڵێ گافی وەکو باوکیان وا بوو تۆتنهامگیانەوە ئێستا قسەی تاوا لەسەر تۆتنهامەکەم کاتی تۆتنهام بەسەر چاو قسەی تاواکەین لەسەر تۆتنهام دەچمە سەر بڵێم کاتی کلاسیکۆ قسەی تاوا دەکەم لەسەر کلاسیکۆ لەسەر ڕوبەڕبوونی ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە طبعا باس لە تیپێک دەکەم کە چەند ساڵێکە لە پریمەر لیگ لەبەر چاو هەمومانە تۆتنهام وەکو یانەیەک ناوی دێنین کە ببینین بە چاوی خۆمان نازناوێک بەرێتەوە ئێستا ئەم جیلێکی ئێستا سێری تۆپی پێیەکە بڵێنەوەی لە کۆتایی نەوەکان و سەرەتای 2000ەکانەوە سێری تۆپی پێیەکە و کە تۆتنامی بینیەوە تۆتنامی ناسی و کوێشێک لە تیپە بەهێزەکان بە تایبەت لە دوای ساڵی 2006ەوە لە ئینگلتەرا دەرکەوتووە ئارەزوو دەکات نازناوێک لە چینجی یاریزانەکانی تۆتنهامان بینی من باستان لەم تیپە بۆ دەکەم کە سەرۆکایەتیەکەی لەلایەن دانیال لیڤیەوە دەکرێت کە بەیەکێک لە سەرسەختترین سەرۆکەکاندا دەنرێت لە تۆپی پێدا و پێداگرێت لەوەی هەموو ساڵێک باشترین کار بۆیانەکەی ئەنجام دێت ڕەنگە هەندێکی زۆری تۆتنهام ڕەخنە لەوە بگرن بەڵام دانیال لیڤی هیچ کات لە مەرکاتۆکانە لەگەڵ خواستی ڕانەر نەهاتووە ینی هەموو خواستەکانی ڕانەر ڕاتکاتەوە بەڵێ هەنێ جار کێشێ بۆ بەڵام هەموو کاتێک بە دڵزۆزانەترین شێوە مێرکاتۆی بۆ تۆتنهام ئەنجامداوە بەڵام ئەم جارە باسەکەی گۆڕمە سەرچی باسەکە گۆڕمە سەر ئانجی پۆستی کۆگلۆ ڕاهێنەرێک کە تەمان لاتان سێر نەبێ پۆستی کۆگلۆ لە ئەسینا لە یۆنان لەدایک بووە بەڵام لە بنەماڵەیش ئوسترالی ڕێگەزنامەی ئوسترالیا هەیە و لە ئوسترالیا گەورە بووە لە ئوسترالیا تۆپی پێشی ئەنجامداوە بەڵام خۆی لە ئەسڵدا وەکو لەدایک بوون لە ئەسینا لە یۆنان لەدایک بووە تەواو وەکو یاریکردن ئەمە شتێکی مێژوویە وەکو یاریکردن لە دڵی بەرگری یاریکردو یاریزانی کەونە پێرفێکت نەبوو بەڵام وەکو کارکردنی بواری ڕاهێنان ئەمە گرنگە بووی ئێمە بەردەوام ئەمانوت ئەگەر تۆ بۆ نمونە یاریزانێکی باش نەبی ناتوانین ڕانەرێکی باش بی یا بۆ نمونە ناتوانین ڕانەرێکی سەرکەوتوی من بیرمان قسەم کردو بەڵام ئێستا تۆپی پێ ڕەنگە پێچوانەکەی ڕاست بێ بەڵام ئەگەر یاریزانێکی باش نەبوو بی کە دەبیتە ڕانەر ناتوانانی ئەو ڕەخنە تەکتیکێ لە خودی یاریزانەکە بگری یاگەر لەسەر شاشەکان و قسە بکەین ناتوانانی بچیتە حاڵەتی ئەو ڕەخنە تاکتیکێ چونکە تۆ نازانی یاریزانێک کە لە نێو یاریگادا پاش 6 خولەک یاریکردن تواناکەی چی لێ بۆ نمونە توانای یاریزانی ژمارە 10 جیاوازە لەو توانای کە یاریزانی ژمارە 9 سەرفیەکانی باڵەکان جیاوازە لێوی دیکە تۆ ناتوانانی لە ئاستی ڕەخنای بچیتە ئەو ئاستەوە چونکە ئەمە کاری تۆ نیە تۆ پێشتر یاری نەکرۆ بەڵام باردۆخەکانی تراسایە ئانجی پۆستی کۆگلۆ لە سەرەتای دەرکەوتنی ڕانانی لە ملبۆرن و هەڵبژاردەی ئوسترالیا و دواتر گواستنەوەی بۆ سێلتیک و دواتر بۆ تۆتنهام لەگەڵ شێوازی یاریکردنی نوێی ڕاهێنانە خۆی گونجاندووە طبعا یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە شێوازی کلاسیک و شێوازی سەردەمی نوێ تەطبیقەکە لە چییە؟ لە پلانی پشتبەستنی بە ئیرتیکاز و پشتبەستنی بە یاریزانی بەرگری شێوازی کلاسیکی خۆی تەطبیقەکە کە ئەوەی کە پێی دەردەکەوێت 4-2-3 یعنی یەکێکە لەو پلانانی کە زۆر پشتی پێدەبەستێت و یاری پێوە دەکات کە پلانی 4-2-3 کە دوو ئیرتیکازێکە و 4 دڵە بەرگریە 4 یاریزانی بەرگریەکە ئەمە زیاتر دەچێتەوە سەر شێوازی کلاسیک بابزانین کارەکانی پۆستی کۆگلۆ لە تۆتنامە چییە؟ ئایا تۆتنام لە ماوەی ڕۆشتنی هاریکینە چی لەگەڵ پۆستی کۆگلۆ بەدەستێنەوە؟ پێش هەموو شتێک هاریکین ئەفسانە و ناوازە و باشترین و چاکترین یاریزانی مێژووی یانەی تۆتنام هۆتسپێرە با ناقی نەکەین بەرامبەر بمە
باشترین و چاکترین و ناوازەترین یاریزانی مێژووی تۆتنام هۆتسپێرە هاری کین. بەڵام تۆتنهام هاو هاری کین دەستبەرداری بۆ بایرن. ئەمە چی بۆ ئەمە دوولایەنە ئەنجام درام کارە. چۆن دوولانە؟ هەموو تۆپی پێ هاواریەکەیان و هاریکین بۆ بە قوربانی تۆتنام بۆ نەبردنەوەی نازناوەکان. باشە؟ یەکێک لەو ڕەخنانەی لەسەر هاریکین و تۆتنامە بوو، هاریکین بە بۆنی یاریکردنی بەردەوامی لە تۆتنامە بووە بە قوربانی بۆی کە نازناوێ ناباتەوە. لە بەرامبەریشدا تۆتنهام بەوەی وجودی هاریکینەوە هەموو کات پەستانی ئەوەی لەسەر بوو کە تۆ یاریزانێکی ناوازی وەکو هاریکین وەکو سۆنە پێیە دەبێت ئیلا نازناوەکان دەسەبەرکەی بێ نازناوەکان بەریتەوە. ئەها دوو فشار لە دوو لاوە فشار هەبوو. لە جیانەوە فشارە بوو بۆ یاریکینەوە کە بۆ بە قوربانی لە تۆتنامە، لە ناوخۆش لە لەندەنا فشار هەبووە، لە ڕاگەاندەکانی گلتەراوە فشارە بوو کە تۆیتی تەنانەت لە جیانیشە کە تۆ ساحەب یاریکینی هەر دەبێت نازناوێک دەسەبەر بکەیت. کەواتە تۆتنهام هاو خۆی لەم فشارە ڕزگار کرد. لەم پەستانە زۆرەی کە کەوتۆتە سەر تۆتنام کە کەوتۆتە سەر پۆستیکۆگلۆ و ڕایەنەری تیپەکە و هەروە یاریزانەکان هاتنە فشاریان لە کۆڵ خۆیان کردوانێ. چیان کرد؟ دەستبەرداری هاریکین بوون بۆ بارمنیخ. کەواتە ئێستا کە کۆتایی وەرز کۆتایی هاو کەس نابینین بڵێ وەڵا هاریکین بە بۆنەی تۆتنامەوە بۆتە قوربانی چونکە ئێستا پتێ و نەتەوێت هاریکین یەکێکە لە سوپەرستارەکانی گیان لە یەکێکە لە ترۆپی یاریزانەکان کە بەردەوام ناوێندێ ئەم پەستانە لەسەر تۆتنام نەما کە تۆ هاریکین بۆ بە قوربانی بۆ تو نازناو ناباتەوە. وەلامان کادا لە ناوخۆشە ئەو پەستانە لەسەر تۆتنام نەما کە بۆی هاریکین و بۆی تۆ خاوەریان هاریکینی نازناوەکان بەریتەوە. کەواتە کارە ڕاستەکەی سپێرز لەوە دەستی پێ کرد خۆ ناتوانێت هاریکینە بۆ خۆی دروست بکاتەوە. ها من پێشەوەی باسەکە بکەم بۆم باسکردن. هاریکین باشترین یاریزانی مێژووی تۆتنامەوە هەرگیزیش بڕوا ناکەم تۆتنام بتوانێت یاریزانی شوکو و هاریکین دروست بکاتەوە. بەڵام هەنێک کار هەیە، هەنێ بڕیار هەیە کە دەبێ بی لە پێناو بژانەوەی یانەکە، لە پێناو تەقینەوەی یانەکە، لە پێناو تەقینەوەی یاریزانەکان. تۆتنام ئەم گوژمەی لابرد، ئەم سێبەرەی لەسەر خۆی لابرد، ئەم پەستانە زۆرەی لابرد، دەستبەرداری هاریکین بوو. لەگەڵ هاریکین برێندان جۆنسن لە نۆتینگام فۆرەستەوە کە یاریزانی ئەمریکی هاتوۆتە تیپەکەوانە کە هێرشبەرە، وەلامان کادا جیمس مادیسۆن کە یاریزانێکی کاریگەرە و ئەمساڵ دەرفەتی داوەتە سار بە تەواوەتی لەگەڵیشیا بێنتانکۆر نزیکە لە گەڕانەوە دڵی بەرگریەکانیش بان هینکن و هەروەها ئۆدۆجی کە دوو بەرگری کاری نوێن هاوڕێ لەگەڵ ڕۆمیرۆ و پیدرۆپۆرۆیا توانیویانە تۆتنام لەگەڵ ڤیکاریۆ ڕێک بکەنەوە. کەواتە گۆڕانکاریەکانی تۆتنهام گۆڕانکاری پێویست بوون. بۆ نمونە تۆتنهام گلەیەکی زۆری لەسەر هۆگۆلۆریسە بوو. هات گۆڕیوێتی بە ڤیکاریۆ کە گۆڵپارێزێکی ئیتالیا. باشە؟ ینی وەکو بارودۆخەکانی کە باسی لەوە دەکرێت. تۆتنهام گلەی لە یاریزانی بەرگریکار هەبوو. بۆ تۆتنهام لە ئاسی بەندەیڤز ڕێزی نەبوو. باشە؟ تۆتنهام جگە لەوەی لە ئاسی لە ڕگیلۆن ڕازی نەبوو. کەواتە ڕاستە پێشتی ژەمگرێ بەسێکل و ئەمساڵ هاتووە دەرفەتی یاوەتە ئۆدۆجی. تۆتنهام نەیتوانی نە لینگڵیت ناریزانێکی دیکە لە پاڵ ڕۆمیرۆیە یاری پێ بکە و نە سانچێزیش توانی جێگەی خۆی بگرێت. بۆیە هاو ڤاندیڤنی هۆڵندی هێناوەتە تیپەکەوانێ لە دڵی بەرگری لە پاڵ ڕۆمیرۆ یاری پێیەکە. پیدرۆپۆرۆژ وەرزی ڕابردواسێکی بەرزی پێشکەش کردو شتێتەوە لە شوێنی خۆیان. تاو کاتەی بێنتانکۆری ژێتەوانێ ینی هۆیبەرگی چێکێک بوو یاریزان ناوازەکان بەسە بۆ بە یاریزانی دەگ لە بۆ لەبەرەوەی سار لە ڕووی ڕێخستنی مامەڵەی تیپەکەوانێ باشتر مامەڵە دەکات. و من پێم وایە بە گەڕانەوەی بێنتانکۆر تۆتنام زۆر کێشەوە وا دەکات بیسۆماژ ئاسێکی بەرزتری دەرکەوە بێنتانکۆر هاوکارێکی باشی تیپەکە بێت. چونکە من لەو باوەڕەدا مۆرزی ڕابردوو کە تۆتنام و کۆنتی تووشێ و ناڕەحەتیانەی هاتن بۆی پێکانی بێنتانکۆرەوە بوو کە کەلێنێکی گەوری لە تۆتنامە دروست کرد.
ئەگەر بچمە سەر یاریزانەکانی پێشەوەی تۆتنام تاوان کۆلۆسۆڤسکی ریچاردسۆن و سۆن کە هەنێ جار گۆڕانکاریان تێبێ لەوە چێ بێنارسۆن یاریکە سۆن بچێتەوەیەوە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ تۆتنام جیمس مادیسۆنە کارەکانی پۆستیکۆگلۆ چۆنە بۆ تۆتنام تاوان وەکو وتم ئەم گۆڕانکارانی کە کردوێتی هەمووی گۆڕانکاری تایبەتن هەموو گۆڕانکاری جێدەستی ئەو ڕانەرەیە کە بەسەر تیپەکەەوە نەخشێنراوە و تۆتنام بەرەو دۆخێکی باشنگاوی ڕگرتووە هونەری پێشەوەی تۆتنام یاخود هێرشبردننی تۆتنام لەلایەن کێ و لەلایەن ئەندازیارێک و بنیادێنرێت کە ناوی جیمس مادیسۆن یەکێک لە کارە سەرسوڕێنەرەکانی پۆستیکۆگلۆ کە ئەنجامی داوە ئەوەیە کە زانیوەتی چۆن مادیسۆن بەکاربێنێ و چۆن تیپەکەی بخاتە خزمەتی شێواز یاریکردنی مادیسۆن چۆن من یاریزانێکی ژمارە دەم هەیە پلەیمیکەرێکم هەیە کە ناسراوە لە ئینگلتەرایە کە هەمووان سایشێکی زۆری دەکەن بۆی پێویستمە بە کەشێکی ئارامی بۆ بخۆڵکەنم کەشێکی تایبەتی بۆ بخۆڵم هاتووە چی کردووە هاتووە باڵێکی ڕاستی باشی یعنی تااقەت پڕوچیان کە کۆلۆسۆڤسکیە بەردەوام یاری پێ دەکات لەم لاوانێ ریچاردسۆن بێ یاخود هۆنسیۆن مین لە باڵی چەپۆ یاری پێ دەکات لە پشتی ئەم یاریزانە پلەیمیکەری کە دەیەوێت کەشێکی بۆ بخڵقێنێ هاتووە چی کردووە دوو یاریزانی ژمارە 6 داناوە کە یەکێکیان بە خەسەتی ژمارە 8 دەکات کە بۆ ناسارەکە بۆی کە بەرەو پێش دەچێ و یعنی وەکو بێسۆمای وەکو یاریزانی ژمارە 6 دەمێنێتەوە زیاتریش سار وەکو یاریزانی ژمارەش دەردەکەێت وای کردووە کە پشتەوەی مادیسۆن هێمن بێ ینی مادیسۆن و پەستانە زۆرەی نەکەوێتە سەر بۆ گەڕانەوە دوو باڵی چاکی شیاو بە مادیسۆن ئەم هێرش بەرە سەرڕما ئیتر کە سۆم بێ ڕیچاردسن بێ یاخود بەرنارد جۆنسن بێ فەنەکە یاخود هونەرەکە لە جوڵە پێکردنی مادیسۆنە لەوەدایە کە مادیسۆن چۆن ئاراستەی ئەم تیپە بەرەو پێش دەبات لەوەدایە کە چۆن مادیسۆن ئەنجامەکانی تۆتنام بەرەو باشتر دەبات بۆیە ئانجی پۆستیکۆگلۆ لە هەموو دۆخێکە کارێکی ناوازی بۆ تۆتنام کردە ئەکرێ پێکانی ئەم یاریزانانە کەلێنێکی گەورە لە تیپەکەی پۆستیکۆگلۆیە دروستکەن بەڵام گرنگە لەوەی کە ئەم تیپە ڕیتمی یاریکردنی خۆی وەرگێتەوە دیقەتی بەرشەلۆن بدەن یا دیقەتی قوتابخانەی کوڕەشامیلەی هۆڵندی بدەن هەر کەرەسەیەک بی هەر یاریزانێک بی هەر تەمەنێک بی گرنگ ئەوەی تۆ فکرەکە بزانی شێواز یاریکردنەکە بزانی پرسینگی بەردەوام لەسەر یاریزانی تۆپی لە و وەرگرتنی شوێنەکە و لە یاریگادا و خێرا بڕیاردان لە جوڵە پێکردنی تۆپدا ئیتر میسی بیت گاوی بیت هەچ کەسێ بیت ڕاستە میسی ڕەنگە خێراترمە بۆ جێبگات بەڵام نە ئەسڵی بیرۆکەکە ئەسڵی پلانەکە بەو جۆرەیە کە گرنگەوەی تۆ تەطبیقیەکەی بۆیە تۆتنام ئەکرێ پێکانی یاریزان بارودۆخی نەخوازراو لە تۆتنامان دروستکە بەڵام گرنگە لەسەرەوەی کە ئانجی پۆستیکۆگلۆ گۆڕانکاری لەم پلانی یاریکردنیانەکە ئەم پێگاتەیە کە ئێستا کاملی کردو بۆ تۆتنام ئەم شێواز یاریکردنی ئێستا بۆ تۆتنهام تەطبیق دەبێت ئەم ئەنجامانەی کە بۆ تۆتنهام بەدەست هاتووە بەم شێواز یاریکردنە بەدەست هاتووە جێدەستی ئانجی پۆستیکۆگلۆیە بە شێوەیەکی تەواوەتی کە توانیوێتی هەڵبژاردننی دروست لە نێو یاریزانەکانی تۆتنام بکە کە توانیوێتی پێگاتەی دروست بۆ یاریزانەکانی تۆتنام دانن چونکە تۆتنام ئێستا جگە لە ئەنجام یاریکی بە چێژیش ئەنجامە ئێستا تۆتنهام لە یاریەکە بە درێژایی یاریکی نەوەت خولەکی ئەگەر بۆ نمونە 50 خولەک تۆپی لانەبێت 45 خولەک وا دەکات خۆی سەیتەرە بە سەریاری بکە ئەو گەرەوەژ نەگات چر خولەگە وڵەدا خۆی بیکە هەرەوەژ نەگات 35 دقیقە خۆی بیکە هەنێ جارێمە تۆتنامان نەبینی لە مانچەستر بردەوانێ تۆتنام 10 دقیقە یاریەکە 80 دقیقە تیپی بەرامبەر یاریەکرد و تۆتنامی ژێ بردەوە بەڵام نە ئێستا بردنەوەکانی پۆستیکۆگلۆ جیاوازن وەکو باسم لێوە کرد بردنەوەکان دەگۆڕێن بارودۆخەکان دەگۆڕێن بردنەوەکانی پۆستیکۆگلۆ ڕێژەی بەرزترە شێواز یاریکردن و جێدەستی ئەم ڕانەرە بە تیپەکەەوە تەواو دیارترە و کەرەسەکانی تۆتنام لە ئێستاە کەرەسە گونجاوەکان ئەگەر پێکان تووشی ئەم تیپە نەبێتەوە لە سەرەتای وەرزی ژامەژەم بۆ کروتم تیپێکە بەشداری پاڵەوانیتی ئەوروپی نەکات هەموو کاتێک دەکرێت گورز لە تیپی ڕکابەر بوەشێنێ ئەوە تا یوڤە شەوی ڕابردوو جیاوازەکەی کەم کردەوە لەگەڵ میلان و ئینتەرا بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی ڕاستە یاریە هیچ ناگۆڕێ بەڵام گورز لێدەوەشێنێ بۆ نمونە ئێستا لە مۆرزەیە
تیپێکی وەکو تۆتنام تاوان من پێشبینی مەکرد چێلسی بەو جۆرە بێت چونکە کەسمانەوە ئاشنایەمان بۆ پۆستی گۆگلۆ نەبوو وە کەسمان تەقەبولیەوەمان نایکرد تۆتنامی بێهاریکین ئەم تۆتنامە سامناکەی لێ دەرچێت ئەمە ڕازگۆیە من ڕازگۆم لەگەڵتانە هەرگیز باوەڕم نەکردووە لە دوای هاریکین تۆتنامە مەترسیدارە بێ و هەرگیزیش چاوەڕێوەم نەکردووە ڕانەتێکی وەکو ئانجی پۆستیکۆگلۆ بتوانێت بەم شێوەیە پاکسازی لە تۆتناماکە بتوانێت بەم شێوەیە ماڵی تۆتنام ڕێ بخاتەوە بتوانێت بەم شێوە تۆتنام بەڕێوەبەرێ بۆیە بەردەوام چەلسیم دانابوو بۆمتیوە بەڵامەوە تا ئێستا تۆتنام وا خەریکە دەبێتەوە تیپەی کە سەرێشە بۆ تیپەکانی ڕکابەر تەواو دروست دەکات بۆکوتم تۆتنام بەم جۆرە هەنگاوە لەگرێ جا ئەوە یەکی لەو تۆمە کاکە هەندای تۆداڵێ برینان جۆنسن وەڵا ناوەکەم بۆیە بەڵام ناوەکان ئەوە زۆرن کە دێڵم یعنی سێری کە تۆ ناو سێریکە لەسەر بەرشەلۆنە قسە بکەی لەسەر میلان قسە بکەی هاوڕێتیە پرسیاری مانچستەرسیتیەکە پرسیاری ڕیاڵ مەدرید دەکا پێگاتەی تۆتنامیش کاکە خۆ یعنی تۆتنام بۆ نمونە پێگاتی ئەرجەنتینی مۆندیال نییە تو یەکسەر هەموو ناوەکان یەکسەر دەقی وەکو خۆ ینی من بۆ نمونە ئێستا پێگاتی تۆتنامیش کە دێڵم ینی ئەوە مۆبایلەکەم و ئەوەش وەرەقەکەی بەردەستم ینی هیچ شتێکم لە بەردەستانیە تەنها بەبینین و بە زانیاری خۆ من شتەکە دێڵم بۆیە ئاسایە گەر ناوی پێشەکی شتانەشی لێت تێک چە دەست خۆش بێ بەڵامە کوتم گرنگەوەی تۆتنام لەسەر ڕێگەیەکی ڕاستە و کارەکانی پۆستیگۆگلۆ جێدەستی دیارە ئەمڕۆ من ئەمڕۆم دانا پێچوانەی ئەوانەی تر لە سوۆسیال میدیا پێچوانەی ئەوانی تر لەسەر وەرزشە نووسن ئەمڕۆ ڕۆژی من بوو بۆی کە ستایشی چاڤی هێرناندێز کەم و ستایشی ئانجی پۆستیکۆگلۆ یانی تۆتنام کەم و لە هەمان کادا لە بەشی کۆتاییە سەرزەنشتی میلان پیۆڵی کرۆنیچ فلۆرنزی بکەم لەبەرەوەی میلان شەوی ڕابردوو ڕاستە مالکتیا بە کارتی سوورکریا دەر بەڵام ستیفانی و پیۆلی بەرپرسیەکەمی و شکستەی میلان چونکە تیپەکەی کێشەی نەبوو لە ماوەی ئەو 59 خولەکەشی کاری بە دۆخی کاسایە ڕووی میلان ئەفزەلیەتیە بوو بە سەریوڤیا بەڵامی تر بەهێنانەوەی کرۆنیچ و بە بارودۆخی میلان بەو جۆرەی کە بوو یارەکە لە دەست میلان دەرچوو گەر پرسیارێکی تایبەت هاتبێت کاگرزگار ئەڵێت تۆ بە ئاشکرا پشت پاڵپشتی لە ڕیاڵ دەکەیت وڵای تێتوانین چیت و سێری سەرەتای بەرنامەکە بکەیتەوە بزانیەوەشی کە هەندەری بەرشلۆنێ وەکو من ستایشی بەرشلۆنێ کردو ئەمڕۆ من حەقەڵم ئێتە ڕیاڵە بەرشلۆنێ هیچ کەسێکە من حەقەڵم کاک ڕێگر باسم لەوە کرد لە مینیاماڵ ئەو زۆر باش نییە چۆ سەر بەرشلۆنە و ڕیاڵ کاک فەرمان ئەڵێ کاردیناڵی پیاوە دەبایە کرۆنیچ و پیۆڵی دەرکرا کاک ڕێبوار گرنگ نییە تۆتنام لە سەرنجامانە بەردەوام بێ یاخود بەردەوام نەبێ گرنگ ئەوەیە کە تیپەکە ئەنجامی لە وەرزی ڕابردوو باشتر بێ خۆ مەرج نییە کە ئێمە باسی تۆتنامەکەینە سەستایشی تۆتنامەکەین لەوەی کە باسمان لەوە بێ بڵین تۆتنامە ساڵ پریمەر نە تۆتنام ئەنجامی لە وەرزی ڕابردوو باشتر بێ ئەمە بۆ خۆی دەستکەوتە بۆم تیپە کاک ژیار چێلسی کێشەی نییە ڕانەنەکەی و پۆچتینۆ پێم وایە ماڵی چێلسی ڕێک دەکاتەوە بەڵام پێویستان بەوەی جارێ چاوڕێکن بە کاکچێنەری ژەڵای جێدەستی پۆستیکۆگلۆیە بیسۆمە ناوی سڕابەوە سار و ئۆدۆگی و ڤیکارۆ بەرهەمی متمانەی پۆستیکۆگلۆن بە تەکید هەر دەبێت بەو جۆرە بێ و وەکو باسیشمان کرد پۆستیکۆگلۆ کاری ناوازی بۆ تۆتنام کردووە بۆ هاوڕێشی کە پاڵپشتی ڕیاڵیوت با لەوەڵۆ سێری لایڤەکە بکاتەوە دەزانێت خۆیان چۆن قسە لەسەر بەرشلۆنە کردو و منیش چۆن قسەم دەست پێ بەخواتە دەست پێرم